مام جەلال مڵکی هەموو گەلی کوردستان بووە و زۆر کەسێ لەوانەیە هەندێ استیفاد هەندێ داهێنان هەندێ توانیان هەبوو بێ بۆ نمونە بواری شعر لە بواری تاریخ لە بواری ئەدەب لە بواری سیاست بەڵام مام جەلال کە جیاوازی هەبووە لەگەڵ تێکڕای ئەو جۆرە کەسانە ئەم جیاوازیە لەوەدا خۆی دەبینێتەوە کە مام جەلال خاوەنی مەسەلەیەک بووە خاوەنی قەزەیەکە بووە و ژیانی خۆی بۆ ئەم قەزیە تەرخان کردووە لەبەرەوە گرنگی مام جەلال لەوەدایە کە داکۆچیکەرێکی سەختی مەسەلەی کوردستانی بووە و لە 1970کانەوە پێشتریش بە بەردەوامی ئیشارەتی بە مەسەلەی مافی چارنووسی گەلی کوردستان و هاوڵدان بۆ تێکۆشانی نیشتیمانی گەلی کوردستان لە تێکڕای بۆچوونەکانی زۆر دیار بووە و دەبینین ئەو کتێبەی کە بە عەرەبی داینابوو واتە کە باسی حرەکەی تەحەڕوری کوردیەکە جگە لەوەی لەو نووسینانەی کە لە کۆتایی هەشتاکانە نووسیبووی سەبارەت أحق تقرير مصير أم حرمان شعب من حق الحلم تێکڕای ئەو بابەتانە ڕنگدانەوەی داکۆچیکەری ڕاستەقینەیە لە مەسەلەی گەلی کوردستان ئەوەی گرنگە لە مام جەلال ئەوەیە کە مام جەلال مەفهومێکی هەبووە چەمشێکی هەبووە بۆ سیاست چەمشی سیاست لای مام جەلال تەنها بریتی نەبووە لە ئەنجامدانی تەکتیکی سیاسی وەکو مام جەلال استراتیجێتی سیاسی هەبووە و دەم استراتیە سیاسیە تاکیدی لە مەسەلەی ڕەوای گەلی کوردستان کردووە و کە کاتێک باسی ئاشتبوونەوە و ئاشتی و یەکبوون و گردبوونەوەی هەموو لایەنەکانەکەین کە ڕێوازێکی فعلی مام جەلال بووە دەبێت دووپاتی ئەوە بکەینەوە ئەو ئاشتەیە کە مام جەلال داوای کردووە ئاشتێکی عادلانە بووە ئاشتێک بووە لەسەر ئەساسی هاوسەنگی لە نێوان بەرژەوەندەکان و بەردەوامی داهەنگری بەرژەوەندی گەلی کوردستان بووە ئەمەش ڕنگدانەوەی ئەو بووە کە مام جەلال خۆی خاوەنی مەسەلەیەک بووە کە مەسەلەی گەلی کوردستانە مام جەلال لە کاری سیاسیە دووشتی پێکەوە گرێداوە یەکەمین نەرمی لە ئەدای سیاسی مرونەتبوون لە کاری سیاسیە لە هەمان کاتە یەکداکردنەوە حەسمکردن لە هەڵوێستی سیاسی ئەمە وای کردووە کە بیرروبۆچوونەکانی بە تەواوەتی بچێتە خانەیە کە پێڵی خانەی تێکۆشانەوە لەبەرەوە کە مام جەلال خاوەنی مەسەلەیەک بووە ئەم مەسەلەیە مەسەلەی تێکۆشانە و ئەم مەسەلەیە مەسەلەی قوربانیدانە و ئەم مەسەلەیە بە کەڵەکەبوون هاتۆتەکایەوە مام جەلال کە هاتۆتە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان خاوەنی قەڵەمەکەی بووە بە هەموو توانە و بە هەموو ئەو وزەی کە هەی بووە توانیوێتی بێت بە یەکێ لە سەرکردە بەناوبانگەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان